لە ناوەڕاستی تەختە ڕێگا و لەگەڵ دو هەمین بەفری 2019دا هاتینەوە خزمەتتان. بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە هەموو کاتێکتان باش. دووەمەڵقەی بەرنامەکەتان تایبەت بە بێجوڵەیی تایبەتە بە سوود و گرنگیەکانی پیادەڕەوی و هەروەها هەندێک لەو بەڕێزانەی کە وەرزشکردنیان کردووەتە بەشێکی سروشتی لە ژیانیان کە بە وەرزش دەستە سەرکار و بە وەرزش ئەگەڕێنەوە. 20 ڕۆژی تر بەهارە، بەڵام 57 ملیۆن کەس لە جیهانە ناتوانن چێژ لەم بەهارە وەربگرن لەبەر ئەوەی مردوون، کە ئەوە ژمارەی ئەو بەڕێزانەیە کە ساڵانە دەمرن، کە زۆرترین هۆکاری مردن لە جیهانە بریتیە لە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان، کە یەکێک لەو هۆکارانەی کە مەترسی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان زیادەکە بریتیە لە نەجوڵان و تەمبەڵی جەستەیی، کە ئەم کۆمەڵە خەڵکە ئێستا بە بەفر و بە سەرما هاتوون بۆ وەرزشکردن و جوڵە. هەر لەو 57 ملیۆن کەسە زیاتر لە 5 ملیۆنیان بەهۆی تەمبەڵی جەستەییەوە دەمرن، واتە بەهۆی نەجوڵانەوە، کە لە کۆڵینەوە زانستەکان ئەویان نیشانداوە دەکرێت نەجوڵان و تەمبەڵی بەقەت جگەرە کێشان خراپ بێ. هەتا ئەو کاتەی دێمەوە خزمەتان لێرەوە و لەم کەشەوە بینەری ئەم ئەنیمەیشنە کورتە بن دەربارەی مەترسیەکانی نەجوڵان. وەک هەمیشە هەموو یەکشەمەیەک کاتژمێر 7 ئێوارە بینەری چارە و کورسات نیوز بن. دڵنیام کاتێک تۆ بینەری بەرنامەکەی ئێمەی تو دانیشتویت و دەتەوێت بڕوانیتە بڕگەکانمان بۆ ماوەیەکی دیاریکراو ئەمە هیچ کێشەیەکی تیادا نییە. بەڵام ئەگەر بێت و بۆ ماوەیەکی زۆر بمێنیتەوە کێشت بۆ دروست دەبێت و کاتێکی زۆرترت دەوێت هاوکو دووبارە جەستت دەجوڵێت. لەوان هەیە بڵیت جەستەی مرۆڤ ئارەزووی دانیشتن دەکات، بەڵام ئەو قسەی ڕاست نییە و بێمانایە. ڕاستە دانیشتن بۆ ماوەیەکی کورت یاری دەدەر دەبێت بۆ دووبارە حەوانەوەی مەحسوولکە و مێشک و خۆچاکردنەوە لەو کێشە و ئازارهەنەی تیایاندا دروست دەبێت. بەڵام لە ئێستادا ژیانمان بە جۆرێک گۆڕاوە کە زۆرترینی کات دادەنیشین وەک لەوەی کە بجوڵین. جەستەی ئێمەش بۆ مەبەستە دروست نەکراوە، لە ڕاستیدا جەستەی مرۆڤ بە شێوەیەک دروستکراوە کە بجوڵێت. بۆ پشتڕاستکردنەوەی ئەوەش چەند بەڵگەیەک هەیە کە ئەوانیش بریتین لەوەی جەستەمان نزیکەی 360 جومگە و نزیکەی 700 ماسوولکەی هەیە کە کاریان ئاسانکاریکردنە لە جوڵە و هاتو چۆکردنی مرۆڤدا. شێوازان هەیە بەکەی جەستەمان یارمەتیمان دەدات کە بە پێوە بۆستین دژی هێزکردنی کێشی زەوی بۆستینەوە. لەگەڵەوەشدا دەمارەخانەکانمان زیاتر چالاک دەبن بە جوڵەکردنی جەستە. پێستی مرۆڤیش کە هاوشێوی لاستیکە و دەکشێ بەم شێوەیە گەشەکردن و ڕزگارکردن لەو پێک هاتە زیان بەخشانە ڕوودەدات. بەم شێوەیە هەموو بەشێکی دەستە چاوەڕێی جوڵەکردن دەکا و دەمانێت بزانین چی ڕوودەدا کاتێک کە جەستە ناجوڵێت و یەکەم بەش کە بربڕی پشتە دەست پێ دەکەین. بربڕی پێش لەو ئێسک و جومگەیە پێک دێت کە لە نێوانیاندا لەگەڵەوەشدا بە ماسوولکەیەکی بەهێز پێکەوە بەسراونەتەوە. کاتێک کە دادەنیشیت لەسەر کورسێک و پشتت دەچەمێنیتەوە بە گۆشەیەکی نیمچە بازنەیی پەستانێکی زۆر دەخێتە سەر بربڕەکانی پشت. بە تێبڕبوونی کات دەبێتە هۆی داخوران و ڕەغبوونی ئەو جومگانەی بینی ئێسکەکان و دڕک کە پەتکیش هەستیاتر دەکات بۆ هەوکردن و زیان پێگەیاندنیشی. لە هەمان کاتیشدا ماسوولکەی بربڕەکە ڕاق دەبێت و توانایی جوڵە و هەڵگرتنی هیچ شتێکتری نامێنێ. بەتەنها دانیشتن کاریگەری لەسەر بربڕە نییە، بەڵکو ئەو چەمانەوەی دیاریکراوە دەبێتە هۆی ئەوەی کەسیەکانیش پەستانێکیان بچێتە سەر و بچەمێننەوە و ڕێگا بە ڕێژەیەکی کەمتری ئۆکسیجین بدات کە بڕواتە نێو سوڕی خوێنە و کاریگەریەکی تری دانیشتنیش بریتیە لە دروستبوونی پەستان لەسەر ماسوولکەکانی قاچ. لەبەرەوەی ماسوولکەکان بە دەوری ئێسکدا و لە نێو ماسوولکەکانیشدا دەمارەخانەکانی پیادا تێدەپەڕێت. دانیشتنی زۆر دەبێتە هۆی سسکردنی ماسوولکەکە و وەستاندنی جوڵی خوێن لە نێوان بەشی سەرەوە و خواروی پەلەکاندا و ئەو فەرمانی کە لە مێشکە و ئاڕاستی پەلەکانی خوارەوە دەکرێت بە شێوەیەکی هێواشتر و هێواشتر وەردەگیرێ و زۆر کات قاچەکانمان کاری خۆی ناکات. دانیشتن بۆ ماوەیەکی زۆر دەبێتە هۆی ناچالاکردنی پرۆتینێک لە نێوان خوێنبەر و خوێنهێنەرەکاندا کە وەک سوپایەکی بەرگری کاریان تێکشکاندنی چەوریە لە نێو خوێندا. بەم شێوەیە چەورێکی زۆر کەڵەکە دەبێت
ئەگەر بینە سەر کاریگەریەکانی تری دانیشتنی زۆر ئەوە یەک لە هۆکارەکانی تر بریتیە لەوەی کاریگەری لەسەر مێشک هەیە کە دانیشتن دەبێتە هۆی کەمکردنەوەی جوڵی خوێن و ئۆکسجین لە مێشکدا و کاتێکیشدا دەنیشیت کار دەکاتە سەر مێشک هەر بۆیە پێویستی بە هەردوو هۆکارەکەیە تاوەکو بە شێوەی چالاک بمێنێتەوە لەبەرەوەی ئاستی چالاکەکەی دەگەڕێتەوە دواوە و خاوبوونەوە لە فەرمان و چارەسەرکردنی کێشەکاندا کەمتر دەکاتەوە ئەوەی گرنگە ئەوەیە کە دانیشتن بە تەنها کاریگەری کورتی مەودایی نییە لەسەر جەستە بەڵکو درێژخایەنیشی هەیە و لە نوێترین لێکۆڵینەوەدا دەرکەوتووە کە دانیشتن کاریگەری خراپی هەیە لەسەر شێرپەنجە و نەخۆشەکانی دڵ و هۆکارێکی بەهێزیشە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە و گورچی لە و جگەر و هەروەها لێکۆڵینەوەکانیش ئەویان دەرخستووە کە ئەو کەسەی بەهۆی دانیشتنی زۆرەوە دەمرن ڕێژەیان لە سەدا 9 کۆی حاڵەتەکانی مردنە لە جیهاندا کە دەگاتە نزیکەی 5 ملیۆن کەس کەواتە بە هەڕەشەیەکی مەترسیدار تۆمار دەکرێت لەسەر ژیانمان بەڵام خۆشبەختانە چارەسەریم کێشەیە زۆر ئاسانە و دەتوانین هەمومان ئەنجامی بدەین کاتێک ناچارێت زۆرترین کاتەکانە دانیشی ئەو کاتە شێوازی دانیشتنەکە بگۆڕە و پاڵ بدەرەوە و قاچەکانی ڕاکێشە و کاتێکیش دەرفەتت دەبێ هەوڵی زۆرترین جوڵە بدە بۆ ڕاهێنانی مێشکیش لەسەر ئەم کارە هەوڵ بدە کە مۆبایلەکانتان لەسەر 30 خولەک تۆمار بکەن تاوەکو هەموو جارێک دەست لە کار هەڵگرن و بۆ ماوەیەک بجوڵێن دەبێت ئەوەشمان لەبیر بێت جستەی مرۆڤ بە جۆرێک دروست بووە کە بجوڵێت نەوەکو بۆستێ کەواتە لە دوای تەوابوونی بەرنامەکەمان هەستە و کەمێک بجوڵێ و جوڵە بەجەستەو بە و تەواوی بەشەکانی تریشت بۆ ماوەیەک بجوڵێنە. ئەمڕۆ 1/3/2019 و ئەمەی کە دەیبینن لەوانەیە دوا بە فەربارینی ساڵی 2019 بێ ئێمە هاتوین لێرە دڵمان خۆشە ئێستا بۆیە پشتیونەوە چۆڵ دەرەکەی لەبەرەوەی کە زۆربەوانی کە وەرشەکە لە پێش بنەوە ڕۆشتون بەڵام بەداخەوە 57 ملیۆن کەس لە جیهانە ناتوانن لە چێژ و تامی ئەم بەهارە تێبگەن بۆ لەوەرەی مردوون ئەمە ئەو ژمارەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە نزیکەی دەری خستووەکە لە جیهانە خەڵکە مرن ساڵانە لە جیهانە نزیکی 57 ملیۆن کەسە مرن و ڕێکخراوی تەندروستی جیهانی و گۆڤارە زانستیەکان هەوڵیان ناوە لەوە بکۆڵنەوە کە هۆکاری مردن لە جیهانە چییە؟ 10 هۆکاریان بۆ مردن لە جیهانە دەستنیشان کردو کە نزیکەی نیوەی هۆکاری مردنەکانە لێشێک لە لێکۆڵین زانستیەکانەکە لە گۆڤاری لانسێت بڵاو بۆتەوە کە یەکێکە لە باشترین گۆڤارە پزیشکەکانی دنیا ئەوەی دەرخستووە کە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان باوترین یان زۆرترین هۆکاری مردنە لە جیهانە لە ناو خەڵکە جاکێک لەو شتانی کاوە لە مرۆڤەکە کە تووشی بەرزەفشاری خوێن و نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان بێ بریتیە لە نەجۆڵان یان تەمبەڵی لێکۆڵین زانستیەکان ئەوە نیشان داوە کە دەکرێت نەجۆڵان و تەمبەڵی بەقەد جگەرە کێشان مەترسی هەبێ بۆ سەر ژیانی مرۆڤ واتە نەجوڵان و تەمبەڵی بەقەر جگەرە کێشان خراپە بۆ دڵ و بۆ خوێنبەرەکانتان هەرو لە کۆڵینە زانستیان ئەوە نیشان داوە کە دەکرێت لە 10 دانە کەس کە بەهۆی نەخۆشەکانی دڵەوە مرن یەکێکیان هۆکاری مردنەکەی نەجوڵان و تەمبەڵی جەستەیی بێ و لە 5 کەس کە بەهۆی شێرپەنجەی کۆم و کۆڵەنەوە دەمرن یەکێکیان بەهۆی تەمبەڵی و نەجوڵانی جەستەییەوە بێ جا ببینن وەرزشکردن چەند ئاسانە چەند بەچێژە وەکەوەی کە ئێمە ناوان بەفراییکەین و چەند ئاسانە وەک ئەوەی کە ئێمە لەم تەختەڕێەوە دەیکەین چونکە هیچی ناوێ کارێکی ئاسان بەچێش سوود بەخش وەک ئەو خەڵکەی کە ئێستا بە تەنیشتی کامێرەکە و بە بەرچاوی ئێوە تێپەڕن و خەریکی وەرزشکردنی خۆیانن
من کەناوم دکتۆر ئەحمەد حەمامینە بڕوانامەی دکتۆرامێ لە کشت و کاڵە و ئەوە نزیکەی 15 ساڵ زیاترە کەمتر نییە ئێمە ڕۆژانی هەینی زوو بانیان زوو ڕۆژانی هەینیین بۆ شاخی گۆیژە جاران بە سەختە ڕێگاکە ڕۆشین ئێستا زیاتر بە ئەم ناومان ناوە تەختە ڕێگا ئەوەی تیش کە ڕێک سەرەکەوی سەختە ڕێگایە سەماوەیەکی زۆرە بەم ڕێگایەین تقریبا 2 ساعات بۆ 2 ساعات و چارێکێکمان پێچێ و هەموو جارێکیش پێشەوەی بین شەو بە نەشرێک لەسەر کەش و هەوای ئەم 2 ساعاتە لە ئینتەرنێت دەرێن بوودایە بەزێنم بۆ هاوڕیانی گروپەکە بۆی بزانین جەوەکە چۆنە بێ و هاتوشەمان چۆنە بێ بۆی بەپی جەوەکە کەش و هەواکەی کە لێمانەیە ئامادە باشی بۆ بکەین ئایا بەفرە بارێ بارانە بارێ ئایا گەرمە ساردە چۆنە بەدەوامی و شیشی چاکیشە من بەڕاستی هانی زۆر کەسم ماوە لە خوێندکارەکانی خۆم بازێکە هاتن لە برادەران وە گروپەکەشەکە باراوردێکی لەگەڵ ساڵانی پێشوە ڕۆژ بە ڕۆژ هەینی بەهینی ئەندامانی چەندین گروپ لە زیابوونایە و دوو ڕۆژی تر کە بەهار دەست پێەکان جەوەکە خۆشترە بێ تەسەورەکەن ئەڵێی شارەوانی کۆنی سلێمانیە بۆ نەقەڕەباڵ غەفریای سەلامکردن ناکەوی گروپی خێزانیەت هەیە گروپی مەکتەبیە هەیە گروپی کۆڵێجیە لەبەرەوە بۆ بە ئەم شاخەوانی بۆ بە پیشەیەک تقریبن ینی هاندەرێکیش بۆ خەڵک زۆر کە زڕوتیە کردووە تەمەشای ئەمڕۆ مەکەن کە کەشوهاوەکە بەفراویە بەڵکو لە کووتم دوو ڕۆژی لە بەهارەکە کەشوهاوەکە خۆشە بێ هینیەت خەڵک بە ژمارەیەکی زۆر هاتوچۆی شاخەکەن ئەوانەی کە تەمەنیان هەیە ئەتوانن سەرکەون بەم شاخە خۆی ئەوەی هەشە کە تەمەنی هەیە سەرەکەی بە سەختە ڕێگاکە بەڵام زیاتر ئەوەی کە تەمەنمان هەیە ئەم ڕێگایەمان گرتووە کە تەختە ڕێگای پێڵی خۆمان یعنی بۆ هاتوچۆکە سەختی هەروەنگە سەختەکە لە شەستێکۆیی بەرە و ئەم ناوچێت تقریبا 25 دقە بۆ 30 دقا بێ ئەینە دوایەوەتە ڕۆشنێکی ئاسایی دەست پێکات چین تاکو نهاتی ئەم جادە تێکەڵەیە لە بە قەپاڵی شاخکەوە هەتاگەی نەقیرەکە و ئەگەڕێنەوە تقریبا 2 ساعات و چارێکێکمان پێچێت. ئەمەوا لێرەوە کۆمەڵک لەوانەی کە هاتوون بۆ وەرزشکردن سەرباری وەرزشکردن خەریکی تۆمارکردنی یادگاری و وێنەگرتنیشن. ماهیتان باش؟ چیەڵەن بە هاوڵاتیان سلێمانی؟ بە هاوڵاتیان ئەڵێن لایەنی کەم لە هەفتەیەکە یەک ڕۆژ بێن ئەم وەرزش بکەن لە بەیانیانە. زەحمە نییە بەیانیان زوو هەڵەسی لە خەویەی وەرزشکردن؟ ڕاهاتنە ئەوەی کە لە سەرتاوە ڕووکاتە ئەم وەرزشە بەیانیان بێت بۆ شاخ دوشتی بەلاوە ناخۆشە بەیانیان کە زوو هەڵەسێ لەگەڵ سەختی ڕێگاکە. باشە ئەم ڕێگا سەخت نییە کە پیاڕۆن؟ ئەمە تقریبا نیوە باشە. جەنابە دەڵێ چی بۆ سەختی ڕێگاکە و بۆ تەختی ڕێگاکە؟ سەختی ڕێگاکە ڕاهاتنە لەگەڵیا من زۆر دەمێک نییم بۆ شاخ هەمووی لە 2004 5 ساڵە منیم بەڵام ڕاهاتم لەگەڵیا گەربیان یەک نیم خۆم تااقەت ناگرم و لە ئەبێ شتێ بکەم. باشە بانی باش جەنابەت چێڵی باوارین کە هاوتەمەنی تۆن وانەشی کە گەنجن وڵی داوا لەوانەتی کە هاوتەمی من و گەنجن یعنی بێن بۆ ئەم وەرزە کە بتوانن لە نەخۆشیەکانی گورچیلە و دڵ و زەخت و شەکر و نەجاتیان زۆر زەحمەت نییە کە تەمەنی هەبێت و بێرا بڕێت؟ هیچ زەحمەت نییە، هیچ زەحمەت نییە، یەک ئینسان بتوانێت بڕە بەخۆی بدات، هیچ زەحمەت نییە. وا ئێستا لە چیای گۆیژە هێشتا کاژمەر حوتی بەیانی نەبووە بافربارین دەستی پێکرد لە ناوەڕاستی
تەختە ڕێگاکەوە کە وەک دەیبینن ڕێگایشی ئاسان و خۆشە بۆ وەرزشکردن. جا لە ڕووی زانستیەوە وەک بۆمان باسکردن لە کۆڵینەوەکان قسان زۆرە دەربارەی مەترسیەکانی نەجوڵان و تەمبەڵی جەستەیی. هەرەو لە کۆڵینەوانە پاش چیتەڵکردنی ژمارەشی زۆر لە داتا ئەوان بۆ دەرکەوتویان دەڵێن دەکرێت نزیکەی لە سەیە دەی نەخۆشەکانی دڵ و خوێنبەرەکان هۆکارەکەی بریتی بێ لە تەمبەڵی جەستەیی یان نەجوڵات و هەروەها لە سا سیانزەی جۆری دووەمی شەکرە کە زۆرینەی زۆری شەکرەکانە و بە شەکرەی خۆشیانی ناسراوە دەکرێت هۆکارەکەی تەمبەڵی و نەجوڵان بێ و هەروەها لە سایە حەڤەی شێرپەنجەی مەمک دەکرێت هۆکارەکەی تەمبەڵی و نەجوڵان بێ. جا ئێستا لەناو ئەم کەشە خۆش و بەفرەیە هەزەکەم باسی شتێکتان بۆ بکەم. هەندێک لە هاوڵاتیان لە کەلار گلەی ئەوە کەن دەڵێن بەفر کابارێ خۆشی و جوانی و سپیەکەی وەسلێوانیە و سەرماوسۆڵەکەشی بۆ ئێمەیە. جا من پێش ماوەیەک هەر بۆ تۆماری ئەم بەرنامەیە چوومە کەلار لەوێ مامۆستایەک و خوێندکارەکانیە دوێنم کە ئەوان بە پاسکیل دەچن بۆ قوتابخانە و بە پاسکیل لە قوتابخانە ئاگەڕێنەوە بۆ ئەوەی کە وەرزش بێ بە بەشێک لە ژیانی ڕۆژانەیان ببینن لە کەشێکی هەتاوایی و خۆشی کەلارە ئەوان چۆن ئەژین و پاش ئەوە لەگەڵتان بەرداوە بین. هاتینەوە بۆ کەلار. ئەم جارە لە بری شەقام قوتابخانە، لە بری پیر گەنج، لە بری مەرگ ژیان هاتوونەتە قوتابخانەی لەیلازانای ئامادەیی لە کەلار. داوانێ زۆربەتان گوێتان لە دەنگی هاوار هاوار بێ لە پشتی منەوە کە کۆمەڵە گەنجن لە جۆش و خۆشی گەنجاتی خۆیانە خەریشی بالەکردن و دانەوەیەک کاتێکی کەمی وانەیەک با وەرزشکردنیەکەوە بەسەر برن. چونکە خۆی لە خۆیدا وەرزشکردن هۆرمۆنەکانی دڵخۆشی وەک دۆپامین و ئیندۆرفین و سرۆتۆنین دەرەیە و وا لە مرۆڤەکە کە دڵخۆشتر بێت و باشتر چالاکی و زیندە چالاشەکانی بکات. هەڵبەتە ئەمە بەراورد بە 19 ساڵ بەر لە ئێستا کە من خوێندکاری قۆناغی ئامادەیی بووم کاتێکی زۆر تایبەتە چونکە لە زمانی ئێمەیە وانەی وەرزش بۆ شتی تر بەکارەهاو. بەڵام بۆ یەگەڕاوینەتەوە بۆ کەلار چونکە لێرە مامۆستایەکی وەرزش هەیە کە هەوڵی داوە با هاوکاری خوێندکارەکانی و بە هاوکاری دایک و باوکی خوێندکارەکانی باوێک لە ناو کۆمەلگا و لە ناو کەلاری شابشکێنێ کە باوی هاتوچۆیە بە پێ یاخود بە ئۆتۆمبیل کاگەر بەداخۆ ئێستا بە پێ هاتوچۆ خەریکە نامێنێ. ئێمە ئەڵلقەی پێشووی چارەبمان باس کردن کە بە پێ ڕۆشتە چەند گرنگە و سوودەکانی چین. بەڵام ئەم مامۆستایە کە ناوی سەروەتە و لە شاری کەلارە دەوێت بە هاوکاری کۆمەڵێک لە کچان و لە کوڕان لە قوتابخانەکەی و بە هاوکاری دایکان و باوکانی ئەوان بە پاسکیل لە ماڵەوە بێن بۆ خوێندنگە و لە خوێندنگەشەوە بەرەو ماڵەوە بگەڕێنەوە کە هەڵبەتە ئەمە هاوکاری خەڵکی کەلاریشی تێدایە. من ئێوە بەجێ هێڵم بۆی کە بیان بینن چۆن ئەمان بە پاسکیلەکانیان دێن بۆ قوتابخانە و هەروەها بۆ خۆیان بۆتان باس بکەن ئامانجیان لەم کارە چییە. حەزەکەم لە بری من ئەوان بۆ ئێوە قسە بکەن و ئەوەشی زۆر تایبەتە لەم قوتابخانەیە لە قوتابخانە لەیلازانە لە کەلار ئەوەیە کە گەراژێکی تایبەت یان پارکێکی تایبەتیان هەیە بە ناوی جێگەی پاسکیل ڕاگرتن. بینەرمان بن بۆی کە مامۆستا سەروەت و بەشێک لە خوێندکارەکانی قسەتان بۆ بکە پێتان بڵێن بۆچی پاسکیل لێفڕن لەگەڵمان.
ئامانج لەم پرۆژەیە من چەند ئامانجێک لە خۆگرێ یەک لە هەرە گرنگترین ئامانجەکانی من لایەنی تەندروستیە کە ئەمەوێ پاسکیل بکەم بە کللتور لە شارەکەما بۆ ئەوی بتوانین کە ڕۆژانە بەکاری بێنین چکە لە ڕووی تەندروستی و وەرزشیەوە سوودێکی تەواو بەسەر تاپای جەستە دەگەین. سەرەتای ساڵی نوێی خوێندنەوە دەستمان کردو بەم کارە زیاد لە 20 خوێندکارمان بەشدارە لەم پرۆژەی منە ڕۆژانە لە کاتی دەوامی ئاسایی خۆمان بە پاسکیل هاتوچۆی خوێندنگاکەین. تێگەشتنی خەڵک بۆ پرۆژەکە زۆر باشە زۆر ئیجابیە زۆر هاوکارمانن و هیواداریشم کە شۆفێرە بەڕێزەکان لەسەر جادە هاوکارمان بن. بەنیازم پرۆژەکە لەسەر ئاستی خوێندنگاکانی کەلار پەرە پێ بەم ئەوش بە هاوکاری بەڕێبەرایەتی هاتوچۆی گەرمیان کە بتوانین سیمینار لە مەکتەبەکان بکەین بەندەوەکو مامۆسای وەرزش بتوانێت ڕوونکردنەوە لەسەر پاسکیل بات بۆ تەندروستی و بەڕێبەرایەتی هاتوچۆش لایەنە قانونیەکانی لێخوڕنی پاسکیل لەسەر جادە بۆ خوێندکاران ڕوونکاتەوە. باوکم ڕێگەی پێم داوە کە بتوانم پاسکیل لێ بخۆڕم کە ئەمەش ئەتوانێت بربەست لە نێو کۆمەلگاکەمانە بشکێنێ و دەستخۆشی لە باوکمەکەم و هیوادارم هەموو باوکێک وەکو باوکی من بێ و دووبارە دەستخۆشی لە مامۆستا سەروەت ئەەکەم هیوادارم هەموو مامۆستایەک یاخود هەموو مامۆستایانی قوتابخانەیەک چاوی لەم پرۆژەیە ببڕن تاوکو بتوان پرۆژەیەکی گەورە دروست بکەن نەک ئەم پرۆژەیە لە شاری کەلار بێ بەڵکو هەموو سەرتاسەری کوردستان بگرێتەوە. دیارە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە خەڵکی باش بێت لەگەڵتا کە ڕایەن لەسەر ئەوە باش بێت و سەرباری ئەوەی کە هەندێک جار توانجمان بەرئەکەوێ بەڵام ئێمە هەر بەردەوامین لەسەر ئەوەی چونکە ئەمانەیە پرۆژەکە زۆر زیاتر لەوە گەورەتر بێت. من ئامادەمە لە قوتابخانەی ئامادەی لێلازانە لە کەلار ئێمە سەم بە دروستکردنی پرۆژەیەکی پاسی سواری کە پێکاتوە لە کوڕان و کوچان شان بەشانی یەک و هەروەها بۆی بێتە کەلتورێک لەناو کۆمەڵگایە هەروەها بۆەوەی ببێتە چاولێکەری و لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت پەرەی پێ بدەن و زیاتر بەکاری بێن بۆ ئەوەی ژنگەیەکی پاکمان هەبێت و هەروەها کارێکی باشەکە لەسەر تەندروستی کارێکی باشەکە سەر تەندروستیمان و هەروەها بۆ چالاکی خوێنمان زۆر باشە. هەروەها جگە لەوە من یاری لە ژوانیەکەم ئەو بەس نییە بۆ ئەوی لە شێکی جوان و ساغمان هەبێ بۆیە پێویستمان بە یاری هەوایەکانیشە وەک پاسی سواری و ڕاکردن و هەروەها چەند یاریکی تر. سلااو ناو ئومێدە لە قۆناغی دەی ئامادەی دەخوێنم لە قوتابخانەی لێلازانە لە کەلار. سوودەکانی پاسکیل بۆ من زۆر گرنگە بە بۆنەی ئەوەوە کە بۆ مێشک زۆر باشە و کە سووری خوێن دەجوولێت و ڕێگایەکی باشە بۆ خوێندنەکەم و لەبەر ئەوەش لێ دەخۆڕم ژینگەی خاوێن بۆ من دابی نەکات و ئاسانکارێکی زۆرم بۆ دەکات و بەپلە دەڕم و بۆ ماڵ و بەپلەش دێم بۆ قوتابخانە یعنی کاتێکی زۆرم لێ ناکوژێ کە بێم بۆ قوتابخانەکە. نزیکەی 8 ساڵ بەر لە ئێستا ئەو کاتی کە دەستم کرد بە جوڵەیەکێک لەو بەڕێزانەی کە زۆر هاندەرم بوو بریتی بوو لە مامۆستا عەبدوڵڵا کەریمی نووسەر با ئەو قسەتان بۆ بکە بۆچی جوڵە ئەکا و وەرچەکە و بەم بەفرە هاتوتە دەرەوە لە ماڵەوە. فەرموو مامۆستا. ئەمڕۆ 2019 یەکێکە لە ڕۆژە هەرە جوان و ڕۆمانسیە شیرینەکان کە تایبەتمەندی خۆی هەیە خەڵکیی زۆر بە بەرزایەکانی گۆیژە و بەلافاڵەکانی گۆیژە سەرکەوتووە لەگەڵ سروشت و بەفر و گۆیژە و شار و هەوایەکی جوان و سروشتێکی ڕۆمانسی زۆر جوانە تێکەڵ بووە. جموزۆڵی ناو بەفر وەکو جموزۆڵی ڕۆژانی کەنیە. ئەمڕۆ ئەو دیمەنانە بە شێوەیە دڵی مرۆڤ تێکەڵ بە دڵی مرۆڤ و ڕۆحی مرۆڤ بێ ئاوێتەی هەموو بەهایەکی جوانی دنیای وەرزشە بێت. لەگەڵ وەرزشکردنە زۆر چاکە عیبی نییە و ژیانێکی هەیە. ئەوەتەی کە جوڵەت هەیە بەراورد بە جاران چۆنی ئێستا؟ وەڵی کەسێکی کەم. چیت گۆڕاوە خەوت خواردنت مرتاحیت هەموو شتێکەوەی بەلای تۆ باش بێت لە ژیانە ئەگۆڕێت. سەحەت جوڵە گفتوگۆ حتا لە هەست و کەوتیشتا لە ڕۆژانە زۆر دەوری هەیە. باش ئێوە کەم بۆ گۆیژە زۆربەی خەڵک لێ ئەوەی هەیەڵێ من بەس جومعانم هەیە تیا بخەوم
یان تیا پشوو بم یان بچمە دەرەوە بەڵێ ئێستا تۆ ئەمڕۆ ڕۆژی هەینیە و بەم بانی زۆ هاتوویتە دەرەوە بێگومان هەموو کەسێک کە خاوەن ئیشێک بەردەوام بێت ئەو لێی هەیە بەس کەیتە ئێرابینی ئازەکەی هەم ڕۆژێک شار بیتە ئێرە جمع کەس لەگی سوێرە ئاسایە بەلاتەوە ئەی زەحمەت نییە کاڵەسی لە خەوزوو وڵی خۆی زەحمەتە بەسگیرەتەکە کەیتەوە ئێرابینی ساب جەوە کاگە بەفرە و ئەم ژیانە خۆشابینی شتێکی کەیە دەخەیش بەجێ هێڵی ێکاگە خەڵک بۆ سەری پێخەوە بەجێڵ بەم بۆ بەفرە و ئەم شاخە بەجێ وێڵی ئەو بە ڕێزانەی کە ئەنەوێ بە کاتێکی کەم و بەرچێشی زۆر بکەن دەتوانن لە بری بە پێڕۆشتنی خێرا ڕاکردن بکەن چونکە لە ڕووی زانستیەوە ئەو سوودەی کە لە ڕاکردنەی بینی دوو ئەوانەی ئەو سوودەیەکە لە بە پێڕۆشتنی خێرا و لە بە پاسکی لە خوڕینی ئاسایی و لە شاخی ژێکی بەمانایشی تر ئەگەر لە هەفتەیەکە هەفتا و پێنج خولەک ڕابکەن کاکاتە سەعات و چارەشێک ئەوە هەموو ئاماژە تەندروستەکانتان باشترە بێت و تەندروستیتان سەلامەتتر و پارێزراوترە بێ یەکێک لە سوودە گرنگەکانی بریتە لە دڵخۆشبوون ئێستا ئەڵنا بەفرەکە ڕاکەین تەندروستیمان باشەکەین مێشکمان باشەکەین خەو و خواردنمان باشەکەین هۆ لەگەڵەوەشا دڵمان خۆشەکەین چونکە ئەو سوڕانی خوێنە دەبێتە هۆی دەردانی هۆرمۆنەکانی دڵخۆشی کە بریتین لە دۆپامین و سیرۆتۆنین و ئیندۆرفینەکان ئەمە سەرباری ئەوەی کە دیمەنی جوانی بەفرەکە ئەوەی تر دڵخۆشوانەکە خۆشەویستان بەڕێزان یەکێک لە بایەخە گرنگەکانی وەرزش ئەوەیە کە تەندروستی مرۆڤ زۆر بەهێز و چالاک و باشتر دەکات بۆیە داواکارم لە دەرگاکانی ڕاگەیاندن بایەخێکی باشتر بە بواری وەرزشی ئەم وەرزشە جەماوەریانە بن کە خەڵک بە پیادا بە شاخڕەوی وەرزشی بەیانیان بۆی بتوانن زۆرترین خەڵک زۆرترین بەشداری لەم بوارەیە ببێت شکێکم من بۆ تەجروبەی خۆم هەمە بەڕاستی تەندروستی وەرزشەوان و خەڵکی ئاسایش زۆر باشە بێت بە جوڵە بە وەرزش بە هاتوچۆ بە سەرکەوتن بە شاخە بە ڕۆشنی ئاسایی هەموو لێکۆڵینەوەکانی ئەمڕۆ جەخت لەوەکەنەوە کە وەرزش یەکێکە لە پێداویستیە گرنگەکانی ژیان بۆ مرۆڤ ئەبێ گرنگی پێبێت هەموو لایەک ئەلێرەوە لەسەر دوودکە هەفتەی پێشوو کە کەش خۆش بوو لەگەڵ خاتوچیا قسەمان کرد بۆی کە قسەتان بۆ بکات کە خەڵک خۆی خۆش بوێ بۆچی خۆی خۆش بوێ بۆچی وەرش و جوڵەی هەبێ بینەری ئەو بن و لەگەڵتان بەرداوامە بین. هەر کاتێک لەو لیستەی کە لە ژیان تا هەیە هەموو مرۆڤێک لیستێکی تایبەت بەخۆی هەیە نووسراو بێت یانە نووسراو بێت ئێمە قسەمان لەسەرەوە نیە قسەمان لەسەرەوەی لە مێشکی تۆیان لیستێک هەیە ئەم لیستە خۆت پلەچەنی دڵنیا بن لەوەی کە زۆرینە لە پلەی دا بەرەو خواردتریشی کە خودی خۆتی بۆچی لەبەرەوەی کۆمەڵێک دەستەواژە لە ناو کۆمەلگایە بەکارەهێنرێت تۆ نابێ خۆپەرستبی تۆ نابێ ئەنانیبی تۆ نابێ ئەمە بکەیت تۆ نابێ ئەوە بکەیت ئەمانە هەمووی دروستکرا و وەهمێکن کە کۆمەلگە بۆی دروست کردووی بۆ ئەوەی تۆ خۆتت لەبیر نەبێت چونکە گەڕانەوەی خۆت بۆ لای خودی خۆت و ئەو لیستەی کە لە ژیانی تۆیا هەیە ئەو لیستەی کە لە زیهن و دەرونی تۆیا هەیە ئەگەر خۆت پلەیەک نەبیت قەت باش نییە. بۆچی باش نییە؟ لەبەرەوەی کاتێک کە ئەڵێن تۆ خۆتت خۆش بوێ بەمانای چی؟ واتە تۆ گرنگی بە خودی خۆت بە گرنگی بە سیحەتی خۆت بە گرنگی بە دەرونی خۆت بە گرنگی بە بیرکردنەوەکانی خۆت بە گرنگی بە بوونی خۆت بدە. هەموو کاتێک تۆم بوونەت نییە کاتێک کە ئێستا هاتووی لەسەر زەویە ڕۆی ناوازەییە بوونە بەڵام چێ دەرکی پێکات
ئەو کەسەی کە لە لیستی یەکەمە ئەو لیستەی کە خۆی دەستنیشانی کردووە لە زیهنیەتی خۆی پلەیەک بێت بە چیە بیتە پلەیەک 30 ساڵ 40 ساڵ 45 ساڵە چین چاوری کۆکاتەوە دانیشتووە ئەڵێ خێزانەکە ئەمە زوو قەڵەوە بین دانیشتووە ئەڵێ من قەت دانابەزم بۆچی کێوتی کی ئەم قەناعەتەی لە لای تۆ دروست کرد کی ئەم بیرو بۆچوونەی خستە زیهنی تۆوە خۆ دروستن نەکردووە بەڵکو بەس تەنها وەرت گرتووە لە بەروی تۆ لە دەرەوەی خۆتەژی لە ناو خۆتاناژی واتە لە لیستەکەیە خۆت پلەیەکنی کاتێک کە بوویتە پلەیەک ئەو کاتە ئازانی کە ئەمە پەیوەندی بە خانەوادەکەتەوە نییە ئەگەر هەموو زانستیش بڵێ ئەمە پەیوەندی بە بۆ ماوەی هەیە بەڵام بڕێکی زۆر کەمە خۆ هەموو بڕەکە نییە ئەوە خودی خۆتی کە بڕیارە دەی لە بەروی ئەم جەستەیە تایبەتە بە تۆ ئەمە نەموڵکی دایکتە نەهی باوکتە ئەم زیهنە تایبەتە بە تۆ نەموڵکی دایکتە نەموڵکی خانەوادەکەتە ئەم دەروونە تایبەتە بە تۆ تایبەت نییە بە هیچ کەسێکی تر بەس تەنها دراوە بە تۆ ئەم ناوازەیە بەس تەنها بۆ خودی خۆتە کەواتە هەستە یەکێک لە گریمانەکانی NLP عقل و جەستە کاریگەریان هەیە لەسەر یەکتر واتە تۆ چۆن بیر بکەیتەوە هەستەکەی کە هەستت کرد ئەجوڵەی کاتێک کە جوڵای کاریگەری هەیە لەسەر زهنت کە زهنت کاریگەری هەبوو لەسەر زهن لەسەر جۆری بیکردنەوە کاریگەری هەیە لەسەر دەروونت جوڵەی زۆر سادە و ساکار لە ژیاندا وا لە مرۆڤ دەکا کە دڵی خۆش بێ کاتێک کە خۆی لە لیستی پلەیەکدایە هەر جوڵەیەک بێ کە تۆ ژیانت بۆ ئاسانتر بکە تەندروستیەکی باشترت باتی یان هەر هیچ نەبێت جوڵەیەک بێ کە تۆ بتوانی هەناسەیەکی قوڵتر بی بە خودی خۆت هەناسەیەکی قوڵتر بی بە ئەندامەکانی جەستە چونکە زۆر پێویستیان بۆ هەناسە هەیە ئەوە تۆی کە بڕیاردەری کاتێک کە پێت دەڵێن تۆ ناتوانی ئەوە بکەی ئەوە ڕای بەرامبەرە لەوانەیە ڕاستکە چونکە ئەو بەو جۆرە بیرەکاتەوە بەڵام ئایا تۆ بۆ جۆرەیت دڵنیا بە تۆ بۆ جۆرانیت تۆ خۆتی کە بڕیاردەری ژیانی خۆتی کاتێک کە باز لە وەرزش شەکرێ کاتێک کە باز لە جوڵاکرێ ڕاستە و خۆ زۆرینەی خەڵک مێشکیان قفڵە بێت بۆچی قفڵە بێت لەبەرەوەی بە بەردەوامی وەرزشکردن بەسراوەتەوە بە ئێش و ئازار و عەزابەوە ئێشوازار و عەزابی چی کاتم لێگرێ مناڵەکانم بە تایبەتیش لە ناو خانماندا ئەوە پیاوان هیچ ئەڵێ من ئیشم هەیە ناتوانم لە کاتێکا دڵنیابن هەموو مرۆڤێک کام یاریزانەی زۆر بەتوانایە و کام کەسێک کە زۆر تەمەڵە 24 ساعتی بەدەستەوەی لەو 24 ساعتی کە بەدەستیەوەیەتی ئەو چۆن سەرفیەکە ئەوە دیارە و ئەم لاشکە چۆن سەرفیەکە کەوتۆتە سەر خودی خۆی کە ئەم لەم لاوە پلەیەکی باش بەدەستەهێنێ بۆ نمونە جەستەیەکی ڕێکی هەیە تەندروستیەکی باشتری هەیە دەروونێکی ئاسوودە و ئارامتری هەیە بەستەنها کەوتۆتە سەر خودی خۆتان تۆ کاتێک کە بڕیار دەدەی دەڵی جوڵە بەستەنها پەیوەستە بە هۆڵی وەرزشیەوە مەرج نییە هەر بە چواردەوری ماڵەکەی خۆتانە بخولێرەوە ئەو هۆڵی وەرزشیە بۆ تۆ عیبە دەزانم گوێم لێیە دەڵێن عیبە عیب نییە عیبە ئەوەیە کە تۆ گرنگی بە خودی خۆت نەی عیبە ئەوەیە کە تۆ لە لیستەکەی خۆت پلەیەکنی چونکە ئەو کاتەی کە کەوتی لەسەر جێگا عیبە وجودی نامێنێ و هیچ کەسێکی ژنیە یەک زەڕە نەک بەدەقە یەک زەڕە ئازار و عەزێت و عەزابی تەندروستی تۆ یان عەزابی تۆ لێت وەرگرێ هیچ کەسێکەوەت بۆ ناکە دڵنیابە لە 100% بەس خۆ دەتوانی کە خۆت لە ئازارەکان دەربهێنی بۆ بڕیاری ژیانێکی نوێبی ئەو بڕیارەش بەس تەنها بەدەست خودی خۆتە جا دەربارەی وەرزشکردن جگەلەوەی کە دەتوانین ئێوە ئەم شوێنە خۆشە بەکاربێن بۆ وەرزشکردن هەندێک لەو بەڕێزانەی کە تااقەتیان نییە بێنە دەرەوە لە ماڵەکانیان حەزەکان هەر لە ماڵەکانیان وەرزشکەن دەتوانن پێپلیکانە یان قادرمەکانی ماڵەوە بەکاربێنن دەچیە لای خاتوو چاوان کە پاڵەوانی ساحە و مەیدانە و یەشێکە لەو خانمە گەنجانەی کە بە تەمەنێکی کۆمەوە کۆمەڵێک بڕۆنامەی زۆر و مەدالیای زۆری هەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق و وڵاتانی عەرەبیش بۆی وەتان باس بکات چۆن دەتوانن پێپلیکانە و قادرمەکانی ماڵەوە بەکاربێن بۆ وەرزشکردن پاشەوە ئەگەڕێنەوە خزمەتە ناوم چاوەباتن حەسەنە یاریزانی یانە وەرزش پێشمەرگەم هەڵبژاردەی منتەخەبی عێراقم هەروەها بە چەندین بتوڵەی دەرەوەم کردووە لە پاڵەوانتیەکانی عەرەبیەکان لەگەڵ هەڵبژاردەی منتەخەبی عێراق بووم هەروەها بێ لە کۆلێژی وەرزشیم مەرحەلە سێم ئێستا ئەمڕۆ باسی ڕاهێنانێکەکەین کە زۆر بەسوودە بۆ نەخۆشیەکانی دڵ و شەکرە و هەروەها ماسوولەکانی قاش بەهێز دەکات
ئەمیش ڕایانەکەی ئەمڕۆمان قادرمەیە سەرکەوتن بە قادرمەیە ئێستا بۆ منە هەنێک کەس دەچن بۆ قاع و ڕەشاق و شت ئەتوانن لە ماڵە وەرنە قادرمە بەکاربێنن یاخود لە شوێنە نزیکەکان قادرمە بکەن یعنی تەمرینی ئەمڕۆمان قادرمە بێت ئێستا وەکو من چۆن وەکو یاریزانێکی گۆڕپانە مەدانم لە هەفتەی ڕۆژێکا لەوانەیە قادرمەم هەبێت تەمرینی قادرمە ببێ هەروە بێ زۆر بەسوودە بۆ چەندین نەخۆشی بەسوودە لێدانی بۆ ترپەی دڵ ماسوولکەکانی قاشمان زۆر بەهێزەکە ئێستا من بۆتانەکەم ئەمیش ئەمڕۆمان قادرمەکانە ئەمە لە تەمرینێک لەوانەی ئەمڕۆمان کە بەسەر قادرمەکانە ئەویش ئەژنۆ بەرزەکەیتەوە بەسەریان ڕائەکەیت تەمرینی دواییمان ئەم جارە هەنگاومان گەورە ئەکەین یەکەم جار چۆنەڵی تەڕەدود بوو ئاوا لە جێگای خۆمان نەبوو ئەمیان تەڕەدودە شێوازی تەڕەدود یتە سەرەوە بەسەر قادرمەکانە ئەوەی کەمان هەنگاوی گەورەترە ئەمەش تەمرینێکی کەمانە ئەوە هەنگاوەکانی قاشمان گەورە ئەکەین ئێستا تەمرینێکی کەشمان هەیە بە شێوازی باوزینگە یعنی بۆ ئاوە تەمرینی دواترمان ئەوی جەمپە لە جێگای خۆتەوە ئەمەش جەمپە یەکێک لە جۆرەکانی مەشقکردنمان لەسەر قادرمە ئەم جەمپەیان بە شێوازێکە دائاوەزی دەستەکانمان لە پشت گوێمان بێت ئاوە ماسوولکەکانی قاشمان مەتەواتی هیلاکە بێ کە ئەمەشە زۆر بەقوتە بێ ئەمەش جۆرێک لە وەرزشەکانمانیان هەنگەشەلاکەی ئەمە جۆرێکە لە وەرزشەکانمان هەنگەشەلە بەسەر قادرمەکانە بە شێوازی خەتخەتێن هەم قاچی ڕاست و هەم قاچی چەپ بەقوتە بێت بۆن من لە بینی هەر تکرارێکە بۆن مە کە سەرکەوتمان بۆن مە قادرمەکە لەوانە 25 پلیکانە بێت لە کاتی گەڕانەوەیە ئیسراحەتێک بۆن مە 2 دقە یان 3 دقە وەرەگری بەلایانی کەمەوە هەروەها بێ لە بینی سێتەکانە 5 دقە بۆ 7 دقە ئیسراحەتەکەیت بەم شێوازە ئاماژەی پێیەکەیت و تەمرینەکانمان جێبەجێیەکەن ئەم جۆرە تەمرینەشمان هەیە ئاوە ئەمە جۆرێکە لە تەمرینی دواترمان بۆ نەک شێوازی ڕکوبەیە بەڵام لەسەر لە یتە سەرەوە بەڵام لەو جۆرە شێوازە ئێمە کە ئەوە بەردەوام نایکەین بۆنمە جاری وایە هەنێک کەسانێک هەڵێن با ئیسراحەتمان کەم بێت ئەوە بەهێواشیە گەڕێنەوە خوارەوە دووبارە دەست پێ ئەەکەنەوە حەزەکەن تەحەمولیان یعنی بۆنمە باش بێت و هەناسە درێژیان زۆر بەرەو باشی بڕوات بەم شێوازە بۆ منەکە بەلای ڕاستاکردم دوای بەلای چەپایی گۆڕم ئاڕاستەکەم بۆ منە جاری وایە جارێک بەلای ڕاستە 2 تیکرارەکەی بەلای چەپا 2 تیکراریکایەکەی هەنگەشەلەکان کە باسمان کرد هەنگەشەلەکە بەم شێوازە ئەیکی هەل لە جێی خۆت و سەرەکەی بۆ سەرەوە ئەمە جۆرێکە لە وەرزشی ئەمڕۆمان سەرکەوتن بەسەر قادرمە ئەمە ئەتوانین لە جێگای خۆشتا هەر ئەوە بەردەوام بیکەی بۆ نە 10 جار بێت 15 جار بێت کەسانی ئاسایی ئەم جۆرە وەرزشە بکەن یان ئەتوانین ئەوە لەسەر ئەوە لە جێگای خۆتەوە بۆ سەرەوە بڕۆیت ئەمەش کۆتا تەمرینمانە بۆ منە کەسانی ئاسایی ئەتوانن بیکەن مشکلە نابێ بۆ منە قاچی ڕاست بێ لە پێش خەیت و قاچی چەپ لە پێش بکەیت بەڵام قاچی ڕاست و دەستی چەپ بەوێ بەیەکەوە بێ بە عەکسی یەکەوە قاچی چەپ و دەستی ڕاست بەیەکەوە بێت ئەها بەم شێوازە
هەر لە جێگای خۆتەوە لەسەر نوکی پێ و یان سنی پێ و تەڕەدودی وردەکەیت. جا وەک باسمان کرد شاخڕەوی و وەرزشکردن تەنها بۆ پیاو نییە بەڵکو بۆ ژنیشە. لە ئەڵلقەی پێشووە کۆمەڵێک ژنمان دوان کە بە گروپی ژنان ناسراون و بڕێکیان لەو بەڕێزارن کە نەخۆشخانی هیوا بوون و پاش چاکبوونەوە لە شێرپەنجە لەگەڵ مامۆستاکانە کە خانمێکە وەرزشەکە دەچین لای ئەوان بۆی بۆمان بدوێن و هەر لەوێەوە کۆتاییوە بەردامەکە هێنین لە کەشە خۆشەکەیە لەگەڵمان بن. من ژێرپەنجەی خوێنم هەبووە ئێستا سوپاس بخوای گەورە شکر باشم نەخۆشیەکەم نەماوە مامۆستافەرە ئەچینە قاعی مامۆستافەرە ریاضەمان پێکرێ بەهۆی ئەوەوە کە بەهۆی ریاضەکەەوە تەندروستیم شکر زۆر باشە هەفتەی 2 جار هینە دەرەوە بۆ گۆیژە مانگی 3 جار 2 جار 4 جار ئەچینە دەرەوە بۆ ڕێپیادا هەم بۆ سەیران بۆ ئارامی مێشت سوپاس بۆخوا زۆر باشم. بعد لە زەرف ئەم 1 ساڵە سایم کرگا یەک سری NGO تەشەکولگەر تەشکیل بدرگێ فقط لەبارەی ژنەوە کە ژن بتوانێ بێتە دەرەوە ئەوڵی شتێکی بە ژنم فێرکرد کە ژن حقوق خۆی بناسێت وەختی حقوق خۆی ناسی ئەتوانێت لە خانەوادەیشە باشتر ئیشکە لە مەرحەلێک ترا ئەگەر ئێمە بین بنەڕەتی دابنین هەر مناڵێک کە ئەوێنی 9 مانگەها لە سکدایکی ئەو 9 مانگە بنەڕەتوە هەموو ئیشەکانە ئەتوانێت ئەو دایکە ئەو 9 مانگە لەسەر ئەو مناڵیە ئیسە کچە یا کوڕە بتوانێت بەرنامە ڕیزی بکە کە لە ئایندە سەربار جامعە نەوێت. بعد لە ئەوێنەی کە خانمگەرێکی حامڵە خواهشتان لێکم لە 3 تا 6 مانگەوە تەقالا بن وەرزشکەر سادە ئەنجام بن شاخ پێماییکەن ئەمانە بێ حەد مفیدە بۆ مناڵەکان ئەتوانێت یەک ئاڵەمە ئۆکسیژن وەربگرێ ئەو مناڵە لە ئایندا ئەو مناڵە بازم دوچار سریک لە نەخۆشینگەرتن دەوێت. مەرحەلێ بعدی کە مناڵ تێتە دنیا ئەوینی لە 1 ساڵ و نیم و 2 ساڵەوە ئیتر ئەشێ وارد منتەقەی جەنگەل تراپی پێژن وارد منتەقەی کەین کە ئەو بتوانێت مشکی یەک عاڵەمە ئەنێرژی وزە بگرێ وەختی ئەو توانێت ئەو کارگەریە ڕەدیف کرد ئەو دایکە ئەتوانی وردەوردە ئەو مناڵە وادارکە احتیاجیشی نییە بێژێ پێ بەردام کە ئەڕێتە مەکتەبژی دەرس بخۆینە هەروەکە بیتێرێ بۆ شاخ کافیە با سریک لە ناخۆشینەکان تر ئێمە ئەتوانین بە ئاسانی لە تەرێخەی شاخەوە ئەم خانمگەرە بە ئاسانی ئەتوانن علاج بن یەکی لە مەرحەلێ ئەوە خانمێکی مناڵی ئەوێ مطمئنن سریک زایعات لاشە و بەدەنی هەر دووچار ئەوێ پس ئەوێتە کەمەرێشە دەسێشە پایشە ئاترۆز حتا ئێمە هەسمان ئەفسۆردگی زایمانی پێژن ئەمانە گشتی لە تەرێخی ئەم شاخەوانی و جەنگەل تراپی کێ پێوتکێ ئەتوانی گشتی چارەسەر خۆی بگرێ مەرحەلەگەر بعدی کە ئیتر وردەوردە ئەگەێتە دۆران بلوغی ئەگە گەرەکۆ بێ ڕۆشتی بێ ڕۆشت ئەستۆخانی بێ باجیان لەوە ڕۆشت فکریشی بڕێتەبان تەجربەگەری کە لە کەنار ئەوەی کە ڕۆشت جسمی ئەوێ ڕۆشت فکریشی بچێتە سەر ئەچێ بێتە ناو مەردەم ژنەکان لە ناو یەکا بن بەرنامە ڕزیکەن بۆ شۆنەکان بۆ جێگەکان ئەمانە ئەتوانی یەک ئاڵەمە تەجربە کەس بکە ئەلبەتە کەسکەرێکیشە کە واقعان تەجربەیان نزیکە لە قانون شاخەوانی و جەنگەل تورابی ئەوەسای کە تۆ ئەشێ لەگەڵ کەسێکا بڕیتە دەرەوە کە خۆی تەجربێ بەرنامە بێ تەجربێ بێت و بعد بتوانێت کە ئەمانە حەسابی بە ڕێگەی ڕاست هێدایەت. ساڵی دایکبوونی باوکی منە و هەروەها ساڵی دایکبوون دکتۆر هەژار عوسمان معروفی پسپۆری نەخۆشە دەرونیەکانە کە مامۆستای زانکۆی سلێمانی و چەند ساڵێکیش لە ئەڵمانیا کاری کردووە. من لێرەوە بەجێڵم بۆ دکتۆر هەژار عوسمان معروف کە لە سەر تەختە ڕێگا لە ناوەڕاستی تەختە ڕێگا قسەتان بۆ بکات چکەوەی شێکەلاوانەی کە دەمێک ساڵێ بۆ گۆیژە و ئەو باز لە سوودە دەرونیەکانی بە پێڕۆشتن و سەرکەوتنە کاوەستە شاخە ئەگەر وازە سەرکەوتمە سەر شاخی شەبین تەنها بە پێڕۆشتنی خێرا فەرموو دکتۆر بۆ بینەرەکانمان بڵێن. لە ڕاستیە وەرزش بەڕێی من یەکێکە لەو بوارانەی ژیان کە پێویستە مرۆڤی ئەم سەردەما هەموو مرۆڤ بیکە و بەڕێی من وا باشە هەر لە مناڵیەوە یعنی ئەتوانم پێتان بڵێم بەڕاستی لە تەمەنی لەو تەمەنەی کە مناڵ ئەچێتە باخشەی ساوایان باخشەی مناڵن لەوێەوە مناڵ فێری وەرزش کرێ بۆ ئەوی کە گەورە بوو بەلایەوە سەخت نەبێ. اینجا سوودەکانی وەرزش
خۆی سوودە دەرونیەکانی لە ڕاستیە هەموو ئیشە دەرونیەکان لە مێشکە دروستە بێ کەوا بوو هەر شتێک کە ئیشی مێشک بەهێزکە ئەوە یعنی باشە بۆ دەرونیش اینجا مێشک لە ڕاستیە پێویستی بە خوێنە وە خوێن دڵ پاڵی پێوەنێ کە بچێ بۆ مێشک مێشک پێویستی بە شتێکی تریشە بە خۆراک و بە ئۆکسسیژین ئۆکسسیژین و خۆراک بە تایبەتی ئۆکسسیژین لە ڕاستیە لە سیەکانەوە ئەدرێ بە خوێن و هەموو ئەم دوو ئیشە کە ئیشی دڵ و ئیشی سیەکانە کە تۆ بە تایبەتی وەرزش ئەەکەی یعنی جەستەت ئەجوڵێنی و بە تایبەتی بەسەر شاخە ڕۆشتن بۆچی بەسەر شاخە ڕۆشتن زۆر گرنگترە لە وەرزش لە ناو ماڵە بێگومان وەرزشی ناوماڵیشت گرنگە بەڵام هی سەر شاخەکان هەوای پاک هەڵەمژی تۆ لەکوێ هەوای گۆیژەوە ئەزمر هەڵمژی لەکوێ هەوای پیرەمەگرون هەڵمژی شاخە خۆشەکانی کوردستان هەڵمژی یا لە هەر شوێنێکە شاخەیە و لەکوێ بچیتە ناو شارەکانەوە دووکەڵی سیارە و دووکەڵی کارخانەکان و ئەو شتانە لەبەرەوە وەکوتم کە تۆ وەرزشەکەی بەتابەتی لە شاخەکان ئۆکسسیژینێکی زۆر ئەچێتە خوێنتەوە و ئەو خوێنە بڕێکی زۆر خوێن ئەچێ بۆ مێشک کە ئەو ئۆکسسیژین و ئەو خوێنە چووە مێشکەوە بە دڵنیاییەوە باری دەرونیت خۆش ئەبێت و متمانە بەخۆبوونی زۆرە بێ یعنی ئێستا تۆ گەر بە هێلیکۆپتەرە بوو بەنە سەر لووتکەی شاخێک ئەو تام و خۆشیی نییە لەوەی کە تۆ بە پێ بڕۆی سەرکەوی بڕوا بەخۆبوون تیاتا زۆرە بێڵێ من توانیم بەسەر ئەو شاخا سەرکەوم ئیتر بەسەر کێشەکانی ژیان نەچۆن سەر ناکەوم جگەلەوە کە ئینسان وەرزشەکە وە خوێنی باش و پاک ئەچێ بۆ مێشک کۆمەڵێ گۆڕانی کیمیاوی لە مێشکار ڕوئەیە هەندێک مەواد هەیە وەکو مادەکانی سیرۆتۆنین وەکو نۆر ئەدرینالین وەکو دۆپامین وەکو ئەو مادانەی کە دژی ئێشن و ئەو مادانەی کە خۆشی ئێن بە جەستا بە جەستە و بە دەرونی مرۆڤ و ئەو مادانەی کە ئێشی جەستە کەمەکەنەوە هەموو ئەو مادانە کە تۆ وەرزشی زۆر بکەی و بە ڕێکوپێکی وەرزشکەی وەکوتم بە تایبەتی بەسەر شاخەکانە هەڵگەڕێی لە دەرەوە هەوای پاک هەڵمژی هەموو ئەو مادانە لە مێشکا زۆرە بێ کە هەر هەمووی بۆ جەو بۆ میزاژ باشە دڵی خۆشەکە ئێشەکانێکە مەکە ئێشە جەستەیەکان ئێشە دەرونیەکان و متمانە بەخۆبوونیشی زۆرەکە من وەک ئەندامێکی گروپی شاخەوانی گۆیژە یەم بۆ ئێرە جمعان زیاتر جمعان کاتمەیە بە ڕۆژ زیاتر ڕۆژانی تر لە بەردەوام گونجاو نیە کە ئێمە ئێرە بەڕاستی سوودێکی زۆری لێوەرەگرم هەر لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی جەستەیەوە زۆر باشە بۆ خانمان بە تایبەتی بۆ خانمانەی کە نەخۆشیشن ئەوانەی کە ساخیشن ئەوانەی کە مناڵیشن حقمانێ لە تەمەنەکان بێن لێرە سەردامکەن جمعانە بە پێی توانای خۆیان بە پێ مەجال بێنە ئێرە و زۆر زۆر سوودێکی باشی لێوەرئەگرن ئەمەی کە دەیبینن سەر لووتکەی چیای گۆیژەیە ئەو شەقامەی کە قیرە و خەڵک ئیتر وردە وردە بەهاران بۆ سەیرانکردن دێت بۆ ئێرە ئەتوانن لێرە بە پێ بڕۆنە خوارەوە ئەگەر بێت و سەرکەونە سەرەوە بە پێ بڕۆنە خوارەوە نزیکەی 2 کاتژمێر و نیوتان پێچێ تەنها بە پێڕۆشتنی ئاسایی نەک بەم شێوەی من کە ئیتر وردە وردە دەستم کردو بە ڕاکردن ئەو 2 کاتژمێر و نیوە ئەو کاتەیە کە پێویستانە بۆ وەرزشکردن لە هەفتەیەکە بۆ ئەوەی کە خۆتانە نەخۆشەکانی دڵ و خوێندەرەکان و جەڵدەی دڵ و دەماخ و شێرپەنجەی کۆم و کۆڵۆن بپارێزن بەشێک لە گرنگەکانی وەرزش بۆ ئەوەیە کە مرۆڤ فێر بێ باڵانسی خۆی ڕابگرێ دەتوان کە دێم بۆ ئێرە بە بەکارهێنانی ئەمانە هەندێک وەرزشی باڵانسیش ئەنجام بدەن بەڕاستیەم وەرزشکردن تام و کێشێکی زۆر جوانیە بە تایبەتی شاخەوانی سروشتێکی جوان کاتێکی خۆش داپڕانێکی باشەیە داوا لە هەموو خوشک و برا و هەموو هینەکەم یعنی بێنە دەرەوە بۆ وەرزشکردن بە تایبەتی بەیانیان سوودێکی زۆر باشەیە بەڕاستی سروشت شتێکی زۆر جوانە ئەمە کە لە بەردەستی منایە راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانیە
ئەماژە بەوە دەکە ساڵانە لە جیهانە زیاتر لە 3 ملیۆن کەس دەمرن تەنها بەهۆی تەمەڵیەوە بەهۆی نەجوڵانەوە ئەگەرتان یەشێنە بن لەو 3 ملیۆن کەسە وەرنە دەرەوە لە ماڵەکانتانە وە کۆم خەڵکە وەرزش بکەن جا یەکۆڵنیوەیەک لە ئەوروپا ئەوەی دەرخستووە کە لە ئەوروپایە نزیکەی 700,000 کەس ساڵانە ئەمرێ بەهۆی تەمەڵیەوە لە کاتێکە 330,000 کەس بەهۆی قەڵەویەوە دەمرن بەمانایشی تر تەمەڵی زۆ خراپترە لە قەڵەوی لەبەرەوە ئەو بەڕێزانەی کە قەڵەون و جوڵان هەیە زۆر تەندروستی و ژیانیان باشترە بێ لەو بەڕێزانەی کە لاوازن و جوڵان نییە لەبەرەوە ئەگەرتانەوە خەوتان باشتر بێ مێشکتان باشتر بێ ژیانتان باشتر بێ ئەگەری مردنتان کەمتر بێ ئەگەر مردیشن بە ئارامی و بە ئاسوودەی بمرن وەرن بۆ وەرزشکردن بچنە دەرەوە لە ماڵەکانتان بە پێ بڕۆن بۆ سەرکارەکاتان بە پێ ڕۆشتنی خێرا بە پاسیل ڕۆشتن مەلەکردن هاتن بۆ گۆیژە ڕۆشتن بۆ هەر سەر شاخێک لە شارێکی وەکو کەلارە خەڵک خۆیان کۆبوونەتەوە جادەیەکیان ناوناوە جادەی جەڵدەکە و لە شارەکانی تریش ئەم شتانە هەیە دەتوانن ئەم نمونانە سوودێ وەرگرن و وەرزش بکەینە کللتورێک بە تایبەتی ترکە ئێستا وەرزی بەهارە و وەرزی خۆشی و وەرزی بینینی جوانیە لێرە ئەم ئەڵلقەی چارە تەواو بێت و ئەڵلقەی داهاتوو تایبەتە بێ بە بێددانی کە کۆتا ئەڵلقەی ئەم زەمبیلەی بێکان بوو کە دەستمان پێکرد بە بێجەوی و بێخەوی و بێخواردنی و بێجوڵەیی هەتاو کاتە ڕز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هوەری و کارژێڕی دەستگای میدیای کورسا قبول فەرمونون لە لووتکەوە بەخواتانە سپێرم شەوتان شاد خواتان لەگەڵ